من نام تینا من نام آل منش نام آنا لارا باشە پێم بڵێن ئەو هەڵپەرکەیە ناوی چییە کە ئێستا ئێواییتە؟ والله مامۆستاکە ماوەتی ناوی کۆبانیە کۆبانی ئەم کچە جوانانە تیپی هەڵپەرکێن با قسەیان لەگەڵا بکەم چۆنە؟ باشن ناو چییە؟ من نام تینا من نام آل منش نام آنا لارا باشە پێم بڵێن ئەو هەڵپەرکەیە ناوی چییە کە ئێستا ئێواییتە؟ والله مامۆستاکە ماوەتی ناوی کۆبانیە کۆبانی کۆبانیە؟ بەڵێ وابزان بۆ ڕۆژهڵاتە ڕۆژ شتێکی وایە وابزان ڕۆژ ئاوایە ڕۆژ ئاوا ڕۆژ ئاوا بەڵێ کۆبانەی لە ڕۆژ ئاوایە باشە پێم بڵێ چەندێک کە خەریکی پرۆڤەکردنن خەریکی مەشقکردن بۆ هەڵپەرکەیە وەڵا پێش ئیمتیحانی شەستەکانێ ڕۆژ ئەما کرد بۆەوەی کە بە جوانی پێشکەشی ئەو مرۆڤانە بکەین تا ئەم ڕۆژ تۆزە هینما کردو پرۆڤە پرۆڤەتان بەڵێ ئەو مەی کە بە جوانەکێ بۆی کردوون وەڵا خۆم خۆ کردوون ئەرە وەڵا پاش خۆی مناڵی گەورەیە وەڵا حەزم لێ بوو حەزت لێ بوو؟ ئەرە وەڵا باشە پێم بڵێ کە گەورە بووی حەزەکەی ببی بەچ من حەزەکەم ببم بە دکتۆر دکتۆری وەڵا هەر شتێک بێ هەر شتێ بێ منیش ئەمە بم بە دکتۆر سەیدە لێدانم سەیدەریەدا بەڵێ ئەی تۆ منیش هەر وەکو ئەو سەیدەریەدا بەڵێ ئەی تۆ من ئینشاڵڵا بم بە دکتۆر ئەوی بە دکتۆر دکتۆری دان بۆچی وە تەڵبژان حەزەکەم یارمەتی خەڵکەکان بەم لە کاتی کە دانیان دێشێ هۆی دەستم بینیت ئەوە چییە ئەو نینۆکە دایکم بۆی کڕێم وتی بیکە لە نینۆکەکانی من درێژترە بەخۆسەوان هەبوو بەسەوەیان هەبوو تۆ ئەتویست کورتتر بێ ئاڕۆڵا بۆ مناو چی ناسک جوانە بەڵام لەگەڵ جێەکانی شماڕەیەکە لەگەڵ کوردی هەڵبەتا بێتە کوبەتی زۆرتیاوێ وایە کێ وجرەی بۆ بژاردووە دایکم خۆشم حەزت لە ڕەنگی سوورە؟ بەڵێ ڕەنگی حەزم لە ڕەنگی سوور و شینی کاڵە سوور و شینی کاڵ ئەی تۆ حەزت لە ڕەنگێکە؟ من حەزم لە سوور و مۆرە باش ئەکی ئەم جلەی بۆ بژاردی دایکم دایکت ئەو سەرە شەر دایکت بۆی بەستی؟ هین ئەوەم ویستم بیکڕم ئیتر هین دەستم نەکەوت ئەوەی هینی تەلەبەیەک بوو مامۆستا بۆی هێنام ئیتر وتی بۆ ئەم چالاکیە بیکە قوربانە بم چەند بە وردەکاری ڤاسیەکە ئەی تۆ ئەم ژلانەکێ بڵێ وەڵامیژە دایکم بەڵێ ئەی تۆ من خۆم هەڵمژار بەس دایکم وتێت تۆ ئەمان لەبەرکە باشە دایکت بۆ هێڵبژاری کامڕۆچی لەبەرکەیت حەزت لە ڕەنگی سپیە؟ بەڵێ سپی و پەمەی و شینی کاڵ